خوێندکارانی دوا قۆناغی پەیمانگای هونەرە جوانەکانی سلێمانی بەشی شانۆ لە ئێستادا سەرقاڵی کارنامەی دەرچوون و نمایشکردنی کارە شانۆیەکانیانن. جگە لەوەش ئامادەکاریەکانیان بۆ بەڕێوەچوونی چەند چالاکیەک بۆ ڕۆژی شانۆی جیهانی لە 27 مانگە بەردەوامە. بۆ قسەکردن لەسەر کارنامەی دەرچوونی خوێندکاران میوانداری بەڕێز فەرات عەبدوڵڵا سەرۆکی بەشی شانۆی پەیمانگای هونەرە جوانەکانی سلێمانیمان کردووە. مامۆستا فەرات سپاس بۆم دەرفەتە. سپاس بۆ ئێوەش. بەخێر بێن. مامۆستا با لە سەرەتا ئەوە دەست پێ بکەم چەند کارنامەمان هەیە ئەمساڵ؟ 7 کارنامەی دەرچوونمان هەیە ئەمساڵ. 7 کارنامە. نمایشی شانۆیەکان دەستی پێ کردووی خوێندکارەکان؟ بەڵێ 3 نمایشمان نمایش کردووە، 4یان ماوە. بەڵێ مامۆستا ئەوەی کە پلەی یەکەم بەدەستبێن یاخو پلەی دووەم لە بەرنامەتانە نییە لە دەرەوەی پەیمانگان نمایشی تایبەتی بۆ بکەن؟ ئێمە ئێستا لەناو خۆمانە لیژنەیەکمان داناوە لە مامۆستایان کە چۆنەڵی هەڵسەنگاندنیان بۆکەن 3 نمایشیان جیاکەنەوە دواتر بۆی لە 27 سێ کارنامەکان نمایش بکرێتەوە. بەڵێ ئەی مامۆستا لە پێشەکە ئاماژەمان پێکرد ئامادەکاریەکان چیە بۆ ڕۆژی شانۆی جیهانی 27 مانگ؟ بەڵێ ئێمە وەک پەیمانگا هەموو ساڵێک وەک نەریتی خۆمان نمایشی شانۆییمانە بێت و کە ئامادەیەکەن بۆ ئەو ڕۆژە، بەڵام ئەم ساڵ بەهۆی ئەو قەیرانانەوەی کە تووشمان بووە ساڵان نمایشی قیناعمان هەبوو، نمایشی ترمان هەبوو، بەڵام ئەم ساڵ بەس بەهۆی کارنامەکانەوەی ئەویش بەهۆی ئەوەی کە بایکۆتمان کرد. ئێمە ساڵان پێش سەری ساڵ کارنامەکانمان کۆتایی پێهێنا، بەڵام ئەم ساڵ لە دوای یەکەوە ئێمە دەستمان کرد بە کارنامەی دەرچوون. خۆشبەختانە ئێستا بە جوهدی مامۆستا و خوێندکارەکان کارنامەکان ئامادەن. کەواتە مامۆستا بایکۆت کاریگەری هەبووە لەسەر دواخستنی نمایشی خوێندکاران؟ بەڵێ هەیبووە. بەڵێ چونکە تۆ ئەو کاتە ماوەت زیاتر ئایا پێیان، بەڵام ئێستا نە، ئەو ماوەی کەمترە، بەڵام خۆشبەختانە هەتاکو ئێستا مامۆستا و خوێندکار هەتاکو و کاتژمێر 5 مێننەوە بۆی کارەکان ڕای لە دوای داوامەوە. بەڵێ بۆ پرۆڤۆ بۆ بەڵێ مامۆستا فەرهات تا چەند دەقی کوردی هەڵەبژێرێت لەلایەن خوێندکارانەوە؟ مەبەستم ئاسایی یاخود هەرە بێت دەقەکە بیانی بێ؟ نا ئاساییە. ئێمە خوێندکار لە چۆنەڵی لە هاوینە سەرقاڵی وایە کە دەقی شانۆیی ئامادە بکە و بیاد بە مامۆستای سەرپەرشتیاری گشتی، ئەویژی خوێنێت و دوای ئەویش 2 مامۆسای کە وەکو ئەندام لەگەڵی خوێندنەوە و هەڵسەنگاندن بۆ دەقەکەکەن، دواتر ئەوە بڕیار ئەدرێت و خوێندکاریان ئەدرێتێ. بەڵێ کەواتە گرنگە خوێندکار ئاشنای دەقە کوردیەکانیش بێ. ئەم ساڵ دەقی کوردیشمان هەیە، یەکێکە لە دەقەکانی کاروان عەبدوڵڵا سۆفی. بەڵێ مامۆستا فەرهات ساڵانە وەک نەریتێک پەیمانگای هونەرە جوانەکان بەشی شانۆ میوزیک شێوەکاری فێستیڤاڵی ساڵانەی ئەنجامەیە. بەڵێ ئەم ساڵ فێستیڤاڵ ئەنجامەدرێت؟ ناڵێم ئێمە بۆهی بایکۆتەکەەوە ڕێگامان زۆر لێژیرا بەو شێوەیە، بەڵام خۆشبەختانە ئەمڕۆ ئەم بەیانە لە ڕێی هاوڕێیەکمەوە تەلەفۆنێکم بۆ هات کە برادێک بە سپۆنسەری کارەکانمانەکات بۆی فستیڤالێکمان لەگەڵا ڕێک بخات وەکو فستیڤالەکانی ساڵانی هەشتا، بەڵام ئێستا ناتوانم هیچ تەفاسیلێک بم هەتاکو لەگەڵیادانەنیشی. بەڵێ مامۆستا لە 27 مانگ بەڵێ چالاکیەکان چۆنن؟ نمایشەکان ئێمە بەس نمایشمان هەیە. چەند ڕۆژە هەر بەس 27 مانگ یاخود 3 ڕۆژە خایەنی خۆی ئێمە 3 شانۆییمانە بێت، بەڵام ئێمە لە 27ەوە دەست پێ ناکەین، لە 26 ئامان بێت لەگەڵ 28 و دواتریش بۆ 30 مانگە بێت. بەڵێ ئەی خوێندکارانی قۆناغی 4 بەڵێ ئەوانیش ئەزمون دەست پێکەن کە لە 1/4 قۆناغی ئەزمون. بەڵێ خوێندکارانی پۆلی 4ەمی دەرهێنان لە دوای ئەوانەوە لە 1/4 لەگەڵیان چۆنەڵی کارەکانمان ڕێک ئەخەین بۆ ئەوەی ئامادە بن بۆ ئەزمونونەکانیان، چونکە هەتاکو و لە پۆلی 4 ئەزمون ئامادە نەکەن قورس ئەبێ بۆیان بۆ ساڵی ئایندە لە کارنامی دەرچوون. بەڵام مامۆستاکەواتە قەیران لە دوای قەیران هۆکار بوو بۆ ئەوەی کە چالاکیەکانی پەیمانگای هونەرە جوانەکان بەگشتی و بەشی شانۆ سنووردار بێت. بەڵێ ئەی پلانتان بۆ ساڵی داهات و یاخود هێشتا زۆر ناتوانین باسی بکەین، ناتوانین پێشبینی بکەین.
لەم وڵاتەی شتێک پێشببینی ناکرێت. بەڵێ ئەی مامۆسا پێداویستیەکانی بەشی شانۆ لە ئێستا بۆ نمونە ڕووناچی و بەڵێ هەتاکو ئێستا ڕووناشی ئەو ئامێرانی کە هەمانە هەر ئامێرە کۆنەکانی خۆمانە، بەڵام ئەگەر چەند کەسێک هەیە کە بە سپۆنسەری کارنامەی دەرچوونیان کردووە ئەتوانین هەنێک لە پێداویستیەکانمانی پێپڕ بکەینەوە لەگەڵ ئەو چۆنەڵی ئەو بودجەیە کە هەمانە. بەڵێ مامۆسا ئەم ساڵ وتت حوت بەڵێ حوتکارە ئەو نمایشانە دواتر لە 26 مانگ یاخود ئەگە فێستیڤال بکرێت مایژەکرێنەوە سەر نوێ کارە سەرکەوتوەکان ئەو ساتوانین قەراری ئەوەی لێبین لەگەڵ ئەو لیزنەی کە هەڵسەنگاندنیان بۆکەن. بەڵێ بەڕێز فەرهاد عەبدوڵڵا سەرۆکی بەشی شانۆی پەیمانگەی جوانەکانی سلێمانی سپاس کە لە ستودیۆ لەگەڵمان نبووی. سپاس بۆ ئێوەش.